سونگل ایلکرا خلکا درسن کو لستانبول نشتجیه وکا هر کسی جکار و دگره مالا خواه. حتی کو دری مالا خواه و دگه و دکوه جی کس کربا دلوی نزانه. و کس نزانه کو نه شف لوی شف نه روژ لوی روژن و جیان لی حرمیه. کوریوی اکیم او 6 سالن دگرتیگه هدایه و 24 سال جی جزا لیاتیه برین. به تومتا اندامتیا پککه و نشاندانا مدیایی جدما بویرین پارکا گزیه و او دهندردایه. او لعالیه کی اکیم نه توشی چند نخوشین گرام بویه و روز به روز دنیا لویجی داریده به. اکیم لگرتیگه ها دنیزلیه گلک جاران چویه نخوشخانهیه و راپورن کو بوی هاتنه داین پشت راست دکن کو ایدی او دوی لگرتیگه نمینه. 16 yaşındayken Dema 16 salî bû bi bombeyek gazê birîndar bû û hat binçavkirin. 3 salan her dibin givaşan dema. Polîs her li dû bûn. Piştî 3 salan hat girtin û îşkenceyek giran lê hat kirin. Gotin bombekarê PKK'ye û 24 sal ceza danê. Kesekî din pê re hatibû girtin û li gor delîlan tawanbar ew bû. Lê ew li xwe mikur hat û hemû tawan xistin stûyê ekîm. Di hundir de 2 caran qayrana dil derbas kir. Nexweşiya ku hapêre çêbû. Tuberkuloz lê rabû. Xwarina wir lê nayê. Rîska şêrpenceyê lê heye. Dema herî dawîn ez çûm min dît rewş xirab e û nikare bimeşe. اکیم پولات دما هاتیه گرتن 16 سالی و نها جی 22 سالیه. گرچیک نوی پشگاوی نخوشی لی رابویه. دیابت پیرا چی بویه ده دل ده جی نخوشه. و یا هری مترسیدار جی به هیپوفیزی کتیه. گوده وی هر مزند به هستی وی به تعده یک بچوک دشکن. دبین هم تا برنادن و بوویچ پیویز به همه بکن. دبین هم تا دبین نخوشخانه تو درمان خود دخوی و بردوام تی بمینی. حتی که رو شوان یا تندرستی دیگه هیجا آستا هری داوین وان برنادن. دما برد دنجی لدر و پشتی دمک کن دمرن او گرتی نخوش. لترکیه جزا ادامه هاتی را کرن. لبوی آوایی بوان نخوشیان گرتیان توشی مرن دیکن. مجارا گرتی نخوش او دمک دریجه در روژه ویده. لگوری راپورا هفپار یا کماله مافپاریز دنوا ساله که ده لترکیه 59 گرتی نخوش جیان خواه جدستانه. Divir de astengiya giran pizîşkiya dadweriye. Tevî raporên nexweşxaneyê jî pizîşkiya dadwerî rê nade ku derkevin. Wate tu raporên erînî nade yan jî heta û digihine kêliya mirinê dide. Ev yek jî bi agadarî û her wiha destûra desthilatê tê kirin. جیکو ریا بسدان گرتی نخواش لی آسه دمینه او در آنگو ناوند تپا عدلی یا استنبولیه جبرکو او در داوین ارکدارگو بریاره بده تبی کو گرتی نخواش لوان جیکو لی دمینه دچن نخواش خانیان راپورین کو دوی او بین بردان وردگرنجی تپا عدلی او سالین دریجن نخواشین وان چه دبن بلا ببن در حق تو گرتی آندا راپورا بردانی ناده لگوری کماله مافین مروان ده حال حاضر ده لگرتیگه ترکیه و باکور هجمارا گرتی نخواش 1605 ده ناوا وان ده جی 603 گرتی روش به روش برف به مرنیوه دچن جبرکو نخواشین وان گرانن راوینسترک روداو استنبول جبلي کو اكين نخوشه و گلک نخوشی جی پیراچه بینت نوازین دانه دا. دماغا بویرن کو السرهاتی گرتن زاروک بویا و دماغو جیوی بویا 18 سال جنو هاتی گرتن. دزین دانه دا هم اکیم دروشکا گلک خراب دایا. دیکاوی گلک گلی هنه پارزری وجود بیشتن هر تشت دیارو زلالک و افکران نخوشه پیدویاوی به آزاد کرنه هست پیدویاوی بچارەسەریە کا تایبەت یا پزیشکی هەیە لێ ڕازیبوون حتا نوکەنیە سەروەیەکێک و بێتە دەرخستن یان ژی ئازادکردن. ئەم دل سەروێ مژارە ئەم دش دەیکاکیم دەست پێ بکەین سونگۆل ئیلکەر میێڤانامەیە
گەلبرێز علی عایدن پارێزەرێ ماڵباتێ سەرەڤێ مژارێ گەلمەدبە ji İzmîrê ew û gelbrêz Cigerxwên Polat ku niha kardiyolog e û pizîşke jî ji Stenbolê bawekî rasterast gelmeye. Em xeratin gelek spas bu hewayên mêvan me yên bernameya berpirsiyarin. Ez ê Sungul Xanê dest pê bikim. Sungul Xan dawî car te kengî sevdanayekî im kiriye rewşa wî çawa bûye. 15 gün önce پازدە ڕۆژ لەمەوبەر چووم سەردانیم کرد لە کارانتیندا بوو ئێمە دیداری داخراومان ئەنجامدا پرسیارەکە ئاڕاستی من کرا پێم وابێ بەێ بەێ سنگۆل خان پرسا من بە هەوا بوو ڕەوشاوی چا بوو دەماکو بەریا 15 ڕۆژان تە دیت زۆر خراپ بوو من لە زانکۆی پەموکەلێ برابووە ئەوێ لەوێ پشکنینی بۆ کرابوو خوێنی لێوەرجرا بوو بێگومان بەڕواڵەت دیار بوو کە حاڵی زۆر خراپە نەیدەتوانێت لەسەر پێ بوەستێت لەبەرەوەی کە داخرا بووم لەو دیوی جامەکەەوە من ئەمەم بینی باشە الگەلتە ئاخەوی بەحسا ڕفتارێک و دناوازینداندا الگەلت هێتەکردن بەحساوەیەکی کریە گوتیە دەماکو پێ دوید بە چ ژێرە تێکردن یا لازم بوو تێتکردن یان نە یعنی سەر ڕەوشە ناوازیندانێدا گەلتە نەئاخەوی نەخێر بەتایبەتی پەیوەندی تەلەفۆنەکانمان ئاستەنجی لەسەرە تەنیا 3 جار 15 ڕۆژ لەمەوبەر هەروەکو گوتم لە کارانتیندا بوو دیدارێکی داخراومانە بوو بەڵام بێگومان هەڕەشەی لەسەرە دەکرێتە ئامانز دەگوترێت کە ئەمە تیرۆریستە ئەمە جوداخوازە جا پزیشکیش چارەسەری ناکات دیسان لەگەڵ ئەو هەڕەشانەی دەکرێتە سەری لە ڕێی تەلەفۆنەوە هەڕەشەی کوشتنی لێ دەکرێت ئەو ئێمە باسی گەنجێک دەکەین کە جەڵتەی دڵ لێی داوە چارەسەرەکان وەرناگرێت ناتوانێت وەری بگرێت ئەوەی کە بۆی دەکرێت شتێک نییە بەس بێت ئەو تەندروستی تا دێ خراپتر دەبێت هیپۆفیسۆمۆ کە ئەوە شتێکە لە ئەزەلەوە لەگەڵیەتی لە زگماکەوە کەسێک کە تەمەنی 21 ساڵە و جەڵتە لێی دەدات ئایا تۆ چۆن دەتوانی بەم شێوەیە سەیری بکەیت پزیشکەکان باش دەزانن کە دۆخی دەمارەکانی چۆنە بەهۆی ئەوەی کە دەمارەکان ناتوان خۆیان بکەنەوە هەڕەشەی مردنی لەسرە بەریاق و کاک ئەکیم بخن زیندانێ نەخۆشیێک پێڕە هەبوویە یان نە و ئەv نەخۆشیێن پشتی زیندانێ گەل چێ بووینە چنە لە دڵی کێشەیەک نەبوو وەکو دڵ بێگومان ئەو کێشەی کە لە دڵی دەستی پێکرد لە گرتوخانە بوو هەروەها کێشەی جگەری ئەویش لە گرتوخانە دروست بوو بەڵێ ئەو چاویلکەی بەکاردێنە بەڵام لە گرتوخانە دیارە زوو چاویلکەکەشی لێ دەشکێنن لەبەر ئەوەی کە ڕێگە نادەم ببرێتە پزیشک هەموو کاتێک کێشەکانی زیاتر دەبێت ئەوان دەڵێن بمرە و بتۆپە بەم شێوەیە بەم دەستەواژەیە وەڵامی دەدەنەوە جا ئەو چارەسەری پێویستە وەری بگرێت ئەگەر بۆشی بنووسرێت لە ژوورەوە ڕێگە نادەن گوتی من دەرزیەکانم بۆ نایەت دوایەوەی پزیشکەکان گوتیان بۆمان نردووە گوتیان بۆمان نردووە بەڵام ئێمە زانیمان کە دەرزیەکانی لێ نادرێت من بەدواداچوونم بۆ کرد ئەو دەرزیانە کە پرێگلینی پێدەڵێن لە تورکیادا نییە من گەیشتم بەو کەسانەی کە بەکاری دەهێنن واتە لێرەدا هەوڵێک هەیە بۆ ئەوەی ئەو دەرزیەی لێ نەدرێت چارەسەر نەکرێت بەرە و مردن بڕوا کەواتە هەوڵێکەیە بۆ کوشتنی گەنجێک سەرباری هەموو ئەمانە دەبینین کە
ئەوان دەڵێن ئێمە لێرە تۆ دەکوژین بەڕوون و ڕەوانی ئەمەی پێ دەڵێن ئەوان چارەسەرەکانی پێ نادەن ژانی ددانی هەبووە پاسەوانەکان پێیان گوتووە دەی تۆ داواکاریەکەت بنێرە ئێمە وەڵامت دەدەینەوە هەموو کاتێکیش داواکاری و نووسراوەکان فڕێ دەدرێن یەکەم یەکەم بەڕێوەبەری گرتوخانەکە ئاویان پێنەدا بوو گوتبووی من دوژمنی کوردە عەلەویەکانم بۆیە ئاوت پێ نادەم بۆ ئەوەی کەربەلا دووبارە ببێتەوە نانیان پێنەداوە ئەو لەبەرەوەی لە دێتدا ناتوانێت خواردنەکانیەوە بخوا خواردنەکانیش مەترسیدار ئەو پارەی کە بۆی دەنێرم ئەویشی پێ ناگەیەندرێت لە هەمان شوێن دەبینین کەسێک لە هەمان قاوشی ئەوە داوای پەنیر و گۆشت و شیر دەکات بۆی دەڕوات بەڵام ئیلکەر ئەمەی بۆ کوڕەکەم ئەمەی بۆ ناڕوات باشە سنگوڵخان من داوای دادپەروەری دەکەم بۆ کوڕەکەم گرتوخانە بەرپرسیارە فەرمون سنگوڵخانە باش دەگەهم ئەزانم دلێتە پڕە من پێخۆشێک و تە پەیاما خۆ گەهاندی ئەزێ ڤەگەڕم جەمتە لازم بچم جەم دکتۆر جگەر خوێن پۆڵات و کاردیۆلۆگە و پزیشکە لە ئستانبولێ باوایکە ڕاستە ڕاستە لەگەلمەیە دکتۆر گەلەک سپاس و میێوانێمەین ئەوە کو هاتیە بەردەست دێتە ژێ پشکنینان ژێ ریپۆرتان مدوێت بزانم یعنی ڕەوشاک و ئەکیم تێدایە یاوەیەکەیەک و خوا لەبەر ئەوێ هەموو زەختا زیندانێ بگیرە ببێ چارەسەرە تایبەت خواردنێن تایبەت ڕەفتارێکە تایبەت پسپۆرل گەلبن یعنی بۆ ئەکیم هەیە بێتە ئازادکردن لە گۆڕ ریپۆرتان لە گۆڕ نەریناوە یا پزیشکی سەرەتا ئەو کێشەیەکی هەیە کە هیپۆڤیزی پێ دەڵێن ئەوە شتێکە کە تایبەتە بە هۆرمۆنەکان کۆنتڕۆلی زۆر هەستیارانەی دەوێت چونکە هیپۆفیز بەرپرسیارە لە بەرەو پێشچوونی هەموو هۆرمۆنەکانی و هەروەها بەرەو پێشچوون و گەشەی لەش ئەمە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە دڵ یەکێکە لەو ئەندامانەی کە ئەو کۆنتڕۆلەی لەسەرگەر بێت و کۆنتڕۆل لە دەستدا ئەوە بەرەو تێکچوون و نەخۆشی زیاتر دەڕوات تا تەمەنیشی زیاتر هەڵدەکشێت نەخۆشیەکەی سەختتر دەبێت ئەوەی کە لە ئێکیندا هەیە ئەو هۆرمۆنە کە دەبینین بە شێوەیەکی لە دەروەی کۆنتڕۆل هۆرمۆنەکان دەردەدرێن بە تایبەتی گورچیلەکانی و هەروەها دڵی کە دەبینین کێشەی زۆری بۆ دروست کردووە جا ئەوەی کە ئێمە چاودێریمان کردووە گرنگترین شت ئەوەیە لەژێر چاودێری و چارەسەر بێت ئەو چاودێری و چارەسەرە لە زیندانێ تێداکردن بەم شێوەیە من ڕاستەوخۆ دۆسیەکەی ئەکێنم نەکردوتەوە وردەکاری تەواو لەبارەیەوە نازانم نەمە بەستان بگشتی یعنی ئەڤکو هۆند بێژن ینی شیاندایە کارین هەنێک و لە زیندانان ئەڤکوتت بێژی تایبەت و پسپور و چارەسەری یەرەکە بێتەکردن لە زیندانان تێتەکردن ئەمە کە الگەلتەمە دکتۆر بەس دیمەن نەما بتەنێ دەنگی ئاهات کەرم لە گرتوخانەدا بەرە لە گرتوخانەدا هەلومەرجی گرتوخانە بەڕاستی تۆ ناتوانانی ڕاستەوخۆ چاودێری بکەیت چونکە ئەوە نەخۆشیەکە کە پێویستە پسپۆڕی تایبەتی خۆی بیبینێ ئێمە دەزانین کە نەخۆشێک پێویستە کاتێکە لە نێو گرتوخانەدایە چ ڕێو شوێنێک هەیە ئێمە
کە دەبینین لەبارەی ئەوەی کە چۆن چارەسەر وەردەگرێت و چۆن وەری ناگرێت پێویستە زیاتر لەمەی ئێستا زۆر زیاتر لەمەی ئێستا چارەسەر بکرێت ئێمە دەزانین کە ئەمە لە گرتوخانەدا بەڕاستی زۆر سەختە بەڵێ ئەو کێشەی گورچی لەو کێشەی دڵی هەیە من چەند ڕاچێتەیەکم خوێندەوە بەڵێ دەبین کە کێشەی دڵی هەیە ئەو مەترسی ژیانی لەسرە لە دۆخێکی وەهادا بەڵێ چەند گوشارێکیش لەسەریدا هەیە هەروەها مامەڵی خراپ لەگەڵی هەیە ئێمە ئەمەمان بینین بەم دۆخە مانەوەی لە گرتوخانە بەڕاستی گونجاونی و مەترسی دارە بۆیە پێویستە ئەم جۆرە نەخۆشیانە بە شێوازی خۆی چاودێر و چارەسەر بکرێت باشە مەبەست لە هاواکو بهێنە ئازادکردم شێوازێ خۆ یعنی دەم دمایک پرسیێرم دەگەڵیش وەختەوە نەبەم دکتۆر دەم یعنی وەخت چەند باڵدورێت کرد چەند ڕەوشە ئەکی بدگۆ هەرە ئەگەر هاتوو زووتر بێتە ئازادکردن چاودێری و چارەسەریا پێدوید دەماوەیەدا بوو بهێتەکردن سەرەتا بە شێوەیەکی باش چارەسەر دەکرێت بە دوواداچوون بۆ دەکرێت چارەسەرەکە بەو شێوەیە بەو قۆناغەدا تێپەڕ دەکرێت کە پێویستە بێگومان ئەمە ئەگەر بڵێن 100% جیاوازی دروست نەکا بەڵام زۆر باش دەبێت ئێمە ئەو هەلو مەرجانە بۆی هەیە کە باس لەوە دەکەین مەبەستەکەمانەوەیە کە بە تەواوی لەگەڵی بێت هەروەکو دایکی باسی کرد باسی ئەو دەرزیەی کرد کە ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە ئەو دەرزیە بە شێوەیەک لە شێوەیەکان جەستەی بەخێو دەکات جا ئەمە ئەگەر بێت و لە گرتوخانە نەبێت بە شێوەیەکی زۆر باشتر چارەسەرەکەی وەردەگرێت بۆیە بۆ تەندروستی ئەو دەرچوونی لە گرتوخانە زۆر گرنگە سپاس بهەوە دکتۆر گەلک سپاس دکتۆر جیگەر خوێن پۆڵات ئەزێ بچم جەمکاک عەلیک و پارێزەرە ئەvê malbatê el ser vê mijarê madem wisa be doktor û pispor dibêjin ku gereke ekîm li dervê zîndanê çareserê werbigire dibêjin me tirsî ser jiyana wî heye yani astengî yan jî sedem hûkar û egerên pizîşkiya da çi ye ku ew ê wereqeyê nade ew ê kaxetê nade ku ekîm azad bike buyurun Kak Ali denge mi tete? Sesiniz geliyor. Diğer sesleri pek duyamadım ama benim sesim geliyor mu? Dengi min det min dengekani be başî wernegrt. Bele deng be başî têcem min bes yek pirsa min heye. Dema ku doktor dibêjin ku gereke çaresereka pêdivî û lazim li dervê zîndanê bû ekîm bêtekirin. Boçî pizîşkiya da razî nabe ku li dervê zîndanê ekîm çareseriyê werbigire. Şimdi karar بڕیارەکە بە پێی یاسای گرتوخانەکان هەیە سیستەمێکی وەها جێبەجێ دەکرێت bir başvuru yapılıyor hastalık nedeniyle داواکاری ئاراستە دەکرێت لەبارەی نەخۆشیەکە یاسایەکەیە بەناوی دواخستنی سزا ئەم یاسایە نەخۆشەکە دەنێردرێتە نەخۆشخانە و راپۆرتێک لەبارەی کێشە و نەخۆشیەکانی دەنووسرێت ئەویش لەلایەن دامەزراوەی دادگەریەوە ڕێپێدانی پێدەدرێت دەچێتە داواکاری گشتی با بڵێن داواکاری گشتی شتێکی وای گوتی بەڵێ ناتوانێت لە گرتوخانە بمێنێتەوە ناتوانێت سارەسەر وەربگرێت ناتوانێت بە تەنیا لە گرتوخانە بمێنێتەوە با بڵێن راپۆرتەکە بەم شێوەیە ئاراستەکرا ئەو راپۆرتە دەچێتە دامەزراوەی دادگەری لەوێ ئەگەر بێت و ڕێپێدانەکەش پشتڕاست بکرێتەوە بژڵێ پێویستە سزاکە دوا بخرێت ئەگەر راپۆرتەکەش بەم شێوەیە بدرا دواتر کە دەچێتە داواکاری گشتی داواکاری گشتی تەواوی دەسەڵاتەکەی لەدەستە ئەگەر بڵێ راپۆرتی پزیشکی هەیە بەڵام ئەگەر ئەوە لە گرتوخانە دەربچێت
باش ئەو شوێنەی لێتی ئەوە هاوکاری میلیشەکانی ڕێکخراوی تیرۆریستی دەکات یان شتێکی دیکە ئەمەش ئاراستەی چێ دەکات ئاراستەی هۆبەی بەرەنگاربوونەوەی تیرۆر دەکات لە ئاسایشی گشتی ئەگەر هۆبەی بەرەنگاربوونەوەی تیرۆر گوتی نەخێر لەوێ هەموو کارەکە ڕادەوەستێت و ئازاد ناکرێت باشە نوکە ڕێگر کیە کیش ئالیە ڕوبڕبوونا تورورەیە یان چ تشتە İşte diyorum ya. هەر وەکو گوتم İşte şöyle bakın sistem سیستەمەکە engellerle bu bir engelli kurulu. چەند ئاستەنگێکی تێدایە ئەوە هەلومەرجی ئاستەنگەکانە چەند ئاستەنگێک هەیە من ئەگەر بێت و نمونەم بە نمونە تێتان بگەێنم 190 شیزۆفرێن من بریکاردەرێکم هەیە 190 شیزۆفرێنە چارەسەرکردنی زۆر سەختە ناکرێت لە گرتوخانە ئێستا لە نەخۆشخانەوە راپۆرتی تەواو دەدرێت راپۆرتەکە بۆ دامەزراوەی دادگەری دەبردرێت ئەگەر دامەزراوەی دادگەری گوتی نەخێر ناتوانێت دەرچێت ئەوە دەرناچێت با بڵین بۆ نمونە ئەگەر دامەزراوەی دادگەری گوتی بەڵێ دەکرێت سزاکەی دوا بخرێت اینجا داواکاری گشتی بڕیار دەدات ئەو کاتە ئەگەر داواکاری گشتی جواب بڵێ دەرناچێت ئێستا ئێمە لەبارەی ئەکیم تەنیا لە پێدانی فۆرمەکە ئەوە هەیە باس لە چارەسەر و هەروەها نەناردنی بۆ نەخۆشخانە کراوە جگەلەوە ئەو گوشارەی لەسەرەتی ئەو مامەڵە خراپە بێگومان هەمومان باس کردووە و بۆ داواکاری گشتی چووە ئێستا باڵگەیەک لە بەردەستم هەیە دەڵێ ئێمە ناردوومانەتە کلینیک نەخۆشیەکانی دڵ نەخۆشیەکانی چاو هەموو ئەو نەخۆشیانە دەڵێ ئەگەر چارەسەریتان بەکارهێنا بێ کێشێک نییە باشە بەس نوکە دکتۆر پزیشکی گەلمت بێژیتن van hemî nesaxî û nexweşiyên ku hene evî pêdivî bi çaresereke taybet e li derveyê zîndanê. Doğrudur. Baڵێ ڕاستە. Aynı şeyleri düşünüyoruz biz de. ئێمەش بە هەمان شێوە هەمان بیرکردنەوەمان هەیە بەڵام کاتێک کە داواکاری ئاراستە دەکەین داواکاریەکەمان بە نەرێنی وەڵام دەدرێتەوە لە تورکیادا چەند جار نەرێنی وەڵام هاتیەدان چەند جار گوتیان نەخێر جارێک هەوڵبەرە پێشکەشکەنەوە هیڤی هەیە و ڕازی بوون هەبیت جارێک yeniden başvuruda bulunabiliriz. Çünkü بەڵێ دەکرێت جارێکی دیکەش ئێمە فۆرم پڕ بکەینەوە داواکاری ئاراستە بکەین چونکە ئەم نەخۆشیە درێژخایەنە و بەردەوامە ئەو بۆیە ئەو کەسا هەموو کاتێک دەتوانێت مافیەوەی هەیە داواکاریەکی وەها ئاراستە دادپەروەری ژالیە دادێڤە قبلەوەی پرسێژی بکەم دایکا ئەکیم سنگۆڵخان دەبێژە ئەکیم ڕاستی توندوتیژێت بە بخۆشیت بێژی زەختێ دەبە کێشە هەنە ڕەگەزپەرستیل هەمبەری تێتەکردن من بزانم یعنی ئالیە دادوەران ئالیە دادێ ئاگە هەژبان تشتان هەیە بۆچی وسال گەل تێتەکردن savcılığın haberi şu şekilde var. بەم شێوەیە هەیە لە داواکاری گشتیەوە من Ağustos 2020 ئابی 2020 Ağustos'ta başvuru yaptım savcılığa. لە ئاب ئەو کاتە داواکاریم ئاراستەی باشە کاکالی داواکاری گشتی کرد گوتم sorunlarına karşı lakaitsız kalmalarına لە بەرامبەر کێشەکانی بێوەڵام بوونە باش گەلە گەلک سپاس بەهایڤیدان پێما خۆ گیان بەلێ بەلێ گەلک سپاس بارسەکەم کۆتایی پێبێن بەس کوم زەحمەت داواکاری گشتی بڕیاری ئەوەیدا کە گوتی نەخێر شتێکی وەها نابێت ڕاتکردم بوو سنگۆڵ خاندمایە داخوازاتە چییە؟
Tedavisi içeride, sağlığı içeride bozuldu. ئەو تەندروستی لە ژوورەوە تێکچوو Tedavisi engelleniyor. هەروەها چارەسەریەکانی ئاستەنگیەکی زۆریان لەبەردەمە من داوا دەکەم چی زووە کوڕەکەم ئازاد بکرێت. gelek spas basın Golxan, gelek spas kak Ali zor spas doktor Cüherxin, spas koyun Evrukiyaje bajaran cudayın Türkiye gelme bunu serve mücare hevazan yari danama. Gelek spas bu vajih eber pirsiyara yero.